سڵاوتان لێ بێم کاتتان باش. تەوەری مەفتەی بەرنامەکەشمان هەر تایبەتە بە لێکەوتەکانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و لەم بەرنمەیە سەر کەمکردنی دەنگی هێز ئیسلامیەکان ناکەین و هێز ئیسلامیەکانەکەینەوە پرسین بۆچی دەنگی ئیسلامیەکان لەم هەڵبژاردندا کەمی کردو و کارەکانی چی بوون؟ ئایا ئەمە پاشەکشەکردنی هێز ئیسلامیەکانە یان تا ئێستاش هێزی کاریگەری گۆڕەپانی سیاسین لە هەرێم؟ ئەو دەنگانەی کەمی کرد باجیاڵە سیاسیەکانیانە یان حاڵەتێکی یاساییە و باسکردنیشی پروپاگەندەی نارەکانیانە؟ ئایا ئیسلامیەکان لە کوردستان هێزگەلێکی پاشکۆن و ئاراستە دەکرێن یان ئەوە تۆمەتە و ئیسلامیەکان هێزی ڕاستەقینە و خاوەن ئەجەندای نیشتیمانین؟ بۆ وەڵامدانەوەی ئەم پرسە و ئەم پرسیارانە و قسەکردن لەسەر ئەم بابەتە و گفتوگۆکردنی میوانداریەک لە بەڕێزان تا سۆڵەی کادری پێشکەوتوی یەکگرتووی ئیسلامی کوردستان و هەروە بەهمەن تاهیر نەریمان نووسەرمان کردو. زۆر بەخێر بن بۆ ستودیۆی نارتی بۆ بەرنامەی تەبا و ناتەبا. کاک بەهمەن لەو پرسیارەوە دەست پێ بکەین، ینی ژمارەمان لەبەردەسایە ئەنجامی دووە هەڵبژاردن یەکگرتووی ئیسلامی هەڵبژاردننی 2014 دەنگی هێناوە لەم هەڵبژاردنەیەدا بەزیەوە بۆ 186,741 دەنگ. کۆمەڵ ئیسلامی 144,000 دەنگ هێناوە هەڵبژاردننی پێشوو، ئێستا دەنگەکانی بۆ بە 118,000. ئەم ژمارانە چیمان پێڵێن؟ بێگومان قسەکردن لەسەر هەڵبژاردن و هەروەها بەشداری ئیسلامیەکان لە هەڵبژاردنە قسەکردنە لەسەر دوو مەسەلە. یەک، ئیسلامیەکان خاوەنی چ پرۆژەیەک لە بنچینەیە. دوو، پرۆسی هەڵبژاردن پوخت پرۆسەیەکی سیاسیە. بۆ قسەکردن لەسەر یەکەمیان مێژووی ئیسلامی سیاسی بە زاراوی بەکاربێنم، مێژوویەکە ئیشی لەسەر چەمکی سیاست و هەروەها دیموکراتیەت و مافەکانی مرۆڤ و یەکسانی و ئەمانە نەکردووە. هەمیشە ئیشی لەسەر کۆمەڵی چەمکی تایبەت کردووە کە چەمکەکان پوخت دینی بوون منە قسەی لەسەر داعوا، داعی، جیهاد، هەر یەک لەمانە خاوەنی ئەم چەمکە حەقیقیانە ئیسلامیەکان، بەڵام خاوەنی چەمەکانی پێشتر کە قسەم کرد ئیسلامیەکان نین. کاتێک ئیسلامیەکان لە سەرەتایە گەشیان کردووە، هاتوونەتە ناو دنیای سیاسەتەوە، حیزبیان دروست کردووە، ڕاستەوخۆ هاتوونەتە ناو کایی سیاسی، ئەواتە تێکەڵ بوون بە کایی سیاسی. لە کایی سیاسی ئاگەمی دیموکراتیەتە پێشەوە، مۆزوعی هەڵبژاردن دێتە پێشەوە. ئیسلامیەکان لە مۆزوعی بانگەشەی دینی و هەروەها پەروەردەی دینی هەر یەک لەمانە خۆیان شارەزان و خۆیان باشتر توانیانە لەم بوارانە ئیشکەن. بەڵام کە کتوپڕ دێنە نەو بواری سیاسیەوە ئەمانە کارێک و گەمەکەرێکی باشی سیاسی نین، بەڵکو گروپگەلێکن هەمیشە لە ڕابردوودا خەریکی تەنانەت لە شاخیش بوون، خەریکی مۆزوعی نەتەوە و قەزی نەتەوەیش نەبوون. بگرە زۆر وشەی پێشمەرگە گۆڕاوە بە مجاهید و بە جیهادکردن و بە هەر یەک لەم بابەتانە. ینی وەڵامی و پرسیارم دەستکەوێ، ئایا بە بڕای تو ئەمە پاشەکشەی هێزە ئیسلامیەکانە لە کوردستان؟ بێگومان پاشەکشەیەکی ڕوونە، چکە تۆ هێزێک لە کاتێک لە هەڵبژاردننی پێشووتردا ڕێژەیەک دەنگێنێ لە هەڵبژاردننی 4 ساڵ دواتردا کە کۆمەڵێک دەموچاو نزیکەی 100,000 گەنجی دێتە پێشەوە دەنگ دەدات کە دەنگەکانی دا بەزەمە پاشەکشەیەکی ڕوون و ئاشکرا. ئاماژەیەم پاشەکشەیە چییە؟ ئاماژەیەم پاشەکشەیەوەیە کە لە هەرێمی کوردستاندا ئیسلامیەکان توانای ڕوبەڕووبوونەوەی ئەو گرفتە سیاسی و ئیداریانەی کە پێی دەوترێت گەندەڵی ئیداری، گەندەڵی سیاسی، گەندەڵی ئابووری، کە ئەم گرفتە حەقیقیانە هەیە لە هەرێمی کوردستانە. ئیسلامیەکان قودرەی ڕوبەڕووبوونەوە و حەلکردن و پرۆژە پێدان بۆ ئەم بوارانیان نییە. ئەمە گرفتی حەقیقی ئەوانە. بۆ مەبەستەوەی بڵێ ئیسلامیەکان نامۆن بە چەمکەکانی سیاست و مافی مرۆڤ؟ چەمکەکانی سیاست و مافی مرۆڤ لای ئیسلامیەکان نامۆیە و تازە کەوتونەتە ناو ئەم گەمانەوە. بەڵام مۆزوعی قسەکردن لەسەر پرۆژەی سیاسی لە ناو ئیسلامیەکاندا هەمیشە پرۆژەیەکی شکستە تاکو ئێستا، پرۆژەیەکە لە ئاستی پاشکەوتووە، هەروە پرۆژەیەکە هەمیشە لە دەرەجەی 3 و 4 مۆزوع دینیەکان هەمیشە لە دەرەجەی یەکەم. بڵێ کاک بەهمەن، کاک تاها، ینی کاک بەهمەن ئەڵێ چەمکی سیاست و چەمکی مافی مرۆڤ نامۆن بە ئیسلامیەکان و بەردەوام لە کای سیاسیە هێز ئیسلامیەکان ڕوبەڕووی شکست بوونەوە. لە ڕوانگەی ئێوەمە ڕاستە؟ بەڵێ. بسم الله الرحمن الرحیم. سەرەتا ئەوەی کە جەناب ئیشارەت پێکرد وەکو کادری پێشکەوتو، بەڵێ من کادری یەکگرتووی ئیسلامی کوردستانم، بەس لەم بەرنامەیە بەڕاستی من تەنها ئەتوانم تعبیر لە خۆم بکەم و ڕای خۆم دەرەبڕم، چونکە تعبیرکردن لە یەکگرتووی ئیسلامی کوردستان وابزانم تایبەتە بە ئەندامانی مەکتەبی سیاسی، لەوانەیە ئەوان معلوماتی زیاتریان لابێ. بۆ ئەوەی من ئەوە بۆ بینەران ڕوونەکەمەوە، هەڵەکانم هەمووی ماڵی قەڵبە و سەر بە ساحێبێتی خۆمەگرێتەوە. ئەگەر قسەکانیشم ڕاست و دروست بوو ئەوە فەزلێکە لەلایەن خۆی گەورەوە. من ئەڵێم هاوڕام لەگەڵ کاک بەهمەنا بەڵێ ئیسلامیەکان لەم هەڵبژاردنە
تا ڕادەیەک پاشەکشەیان کردووە لە دەنگەکانیان. هاوڕای لەگەڵ ئەو بە قسەکانی کاڵێ چەمکی سیاست و مافی مرۆڤ نامۆی بە ئیسلامیەکان؟ یعنی با بڵین من جارێ باسی هەڵبژاردنەکان بکەم، ینی ئیسلامیەکان بە شێوەیەکی گشتی تازە دەست و پەنجیان نەرم کردووە لەگەڵ سیاسەتە، هێشتا بە پێی پێویست قاڵ نەبوون، ئەو خێبرە سیاسیان نییە، تاکو ئێستش گوتاری با و بەهێز لە ناو ئیسلامیەکانە گوتارێکی وەعزیە، تاکو ئێستش لە هەندێک بوارە نەیتوانیوە ئەم تەجاوزی ئەم حاڵەتە بکە. ئەگەر بگەڕێنەوە بۆ هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق، ئەبینی پیاوێکی وەکو مامۆستا مەلا عوزێر کە واعیزێکە، ئەبینی مامۆستا شێخ فاتیح داراغایی کە ئەویش هەرێکێکە لە واعیزەکان ئەو دەنگی زۆری هێناوە، هەتا مامۆستا عەلی باپیریش کە لە هەمان کاتەکە ئیشی سیاسی کردووە. ئەلبەتە لێرە وەعز ئیشی پێغەمبەرانە، ئیشێکی گەورەیە، قورئان خۆی بە مۆعیزە هاتووە، ئەمە لەوە کەم ناکەینەوە. بەڵام هەر لەم ئینتیخابەشە ئەگەر سیرکەین مامۆستا هەورامان گەچێنەی لە ناو کۆمەڵی ئیسلامیە دەنگی زۆری هێناوە کە مەلایە حاجی کاروان بە هەمان شێوە کە واعظێکە یا بانخوازێکە کاک عومەر کۆچەر، ئەمە تاکو ئێستا ئەوە دەرەخا کە ئیسلامیەکان نەیانتوانیوە بە شێوەیەکی پێویست و سەرکەوتوو بێنە کایە سیاسیەکانەوە، بەڵام دڵنیام کە بێنە کایە سیاسیەکانەوە و مەجالیان پێ بدرێ لەو بوارە ئەتوانن زۆر سەرکەوتوو بن. کێ مەجای پێنەداون؟ یعنی با بڵێن گەشەی کاری سیاسی ئیسلامی گەشەیەکی سستە، ناتوانانی، چونکە ئێمە لە کای ئیسلامیەکە کە ئیشەکەین کار لەسەر بنیاتنانەکەین، کار لەسەر پەروەردە ئەەکەین. پەروەردەش کارێکی درێژخایانە، ئێرانی وتەنی لە دەراز مدەتە نەتیجەی خۆی ئەدا. یعنی با بڵێن علی عیزەت بیگۆڤیچ سەرۆکی پێشووی بۆسنا لە کتێبێکی بەناوی هروب إلى الحرية ئشارەتەکە بە قسەیەکی وینستن چەرچڵی ئینگلیزی کە لە وینستن چەرچڵە پرسن جیاوازی چییە لە نێوان پیاوی دەوڵەت و پیاوی سیاسی؟ ئەڵێ پیاوی سیاسی هەمیشە چاوی لە ئینتیخاباتی داهاتووە، لە هەڵبژاردننی داهاتووە، بەس پیاوی دەوڵەت خەمی وڵاتە خوا. ئێمە ئەتوانین بڵێن ئیسلامیەکان بە شێوەیەکی گشتی لە خەمی پێگەیاندنی تاکی باش و ساڵحن، فەلسفەی پەروەردەکردن فەلسفەیەکە پانتاییەکی زۆری گرتووە لای ئیسلامیەکان و ئەمەش ئەساسە، چونکە تۆ دوجار لە کایە سیاسی و معریفی و بەڕێوەبردننی وڵات و ئەم شتانەی ترا پێویستی و بە ئینسانی بنیاتنەر و بە ئینسانی بەهێز و بەتوانە ئەبێت. لەبەر ئەوە ئەمە من وا قەنەعەتم وایە کە تا ڕادەیەک خەڵکی باش پێگەیەنراوە. ئێستا بە شێوەیەکی گشتی من وتی ئیسلامیەکان نەیانتوانێت پرۆژەی سیاسی و ئابووریان هەبێ. لە وتارێک شامەی نووسیەوەڵێ ئەوەی خەریکی وەعزی دینی بوون نەیانتوانیوە پرۆژەی سیاسی و ئابووریان هەبێ، لەبەر ئەوەی ئەم هێزانە ناتوانن ئەمە بکەن. ئایا ئیسلامیەکان ناتوانن پرۆژەی سیاسیان هەبێ؟ بەڵێ بێگومان ئەیان بێت و لە تواناشیانە هەیە. ئێستا با من پێت بڵێم ئێستا یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەگەر کەسێک ئەم یەکگرتووی ئیسلامی نەناسێ لە دوورەوە سیرکاوازانە هەر کەلیمەی ئیسلامیەکەی تر ئەمە مجموعەیە خەڵکی وەکو جەماعەتی تالیبانی ئەفغانستان یەتە بەرچاو کە هەموو فەلسفەی ئیسلامەتیان لە ڕیشێکی درێژ و شەرواڵێکی کورت و سیواکی بکار دێنەیە کە ئەمە بەعزێ مەزاهیر و بازێینە. لە کاتێکە ئێمە لە ناو یەکگرتووی ئیسلامی کوردستانە دکتۆرامان هەیە لە فیزیای نەوەویە، دکتۆرامان هەیە لە جەراحی عەسابە، دکتۆرامان هەیە لە طبی نەفسیە، دکتۆرامان هەیە لە ڕیاضیاتە. یعنی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە ماوەی ڕابردووە ئەتوانم بەلایەنی کەمەوە بڵێم بەشی نیوەی حکوومەتی هەرێمی کوردستان کادری سەرکەوتووی پێگەیاندووە. ئەمانە ئاماژەن بۆ یەکگرتوو وەکو هێزێک سەرکەوتوو بۆ لە مەیدانی سیاسەتە؟ یعنی خۆی سیاست چییە؟ یعنی سیاست ئەگەر دابینکردنی مەساڵحی خەڵک ئینسانەکان بێ، بەڕێوەبردننی ئیشوکاری ئینسانەکان بێ، ئێمە لەسەر زاری دوو پێغەمبەرەوە دوو سیفەتمان بۆ ئیشارەت پێکرێ کە سەرکەوتنی هەر ئینسانێک لە ئیشەکەیە. وەکیان یوسفە ئەڵێ ئیجعلنی عەلا خەزائین الأرض، بۆچی؟ ئینی حەفیظ علیم، من ئەی پارێزم ئەمانەت دارم، علیمیشم شارەزایشم لە ئیشەکە. یان لەسەر زاری کچەکەی شوعیبا کە باسی موساکە یا ئەبەتی استەجیرهو ئین خەیرە من استەجەرتە القەوی الئەمین، هەم بە قووەتە هەم ئەمینە. ئێمە لە کاری ئیسلامیە ئیش لەسەر پێگەیاندنی ئینسانەکانەکەین، لەسەر ئەخلاقیات، لەسەر ئەوەی لەو مەجاراشە سەرکەوتوو بووین، بەشی لایەنە عیلمیەکەشی بەجێڵراوە بۆ تاکەکان تەشجیع کراون کە بخوێنن و وڵات بەجێ بێڵن بڕۆن بە وڵاتانی دەرەوە خاوەنی شەهاداتی بەرز بن، زمانی باش فێر ببن بۆ ئەوەی سبێنی ئەم وڵاتە پێویستی پێوە بوو بتوانانی خزمەتی بکەی بە شێوازێکی سەرکەوتوو. ئەمە ئاماژەیە بۆ سەرکەوتنی یەکگرتوو لە سیاسەتدا. بەڵێ
ئەمە سەرکەوتنی یەکگرتووە لە سیاسەتە باسی گوتاری حیزبیەکەم ئەوەی کە کاکتەها باسی کرد ئەڵێ ئێمە سەرکەوتوین لە پێگانی تاک لە پێگانی نەوەیە کە ئەم وڵاتە با بڕێوە من پرۆژه ئێمە بۆ بۆی من قسە بکەم بووی بچمەوە سەر وەڵامی پرسیارەکەی جەناب کە باسی گوتاری حیزبیەکەم گوتاری حیزبی لە ناوی ئیسلامیەکانە بەبێ جیاوازی گوتارێکە لە قەیرانێکی قۆڵدایە ئەم قەیرانە قوڵە تاکو ئێستا ئیسلامیەکان نیانتوانێت لی دەرباز بنوە لی دەرباز نەک لی دەرباز نەبن بەڵکو یەکلا بۆ تۆ بۆ عقلی کە پێی دەوتر عقلی واعس تۆ سێری کە یەکگرتووی ئیسلامی کە باسی بۆ نمونە مامۆستا تاهاسۆڵەی باسیەوەکە کە یەکگرتووی ئیسلامی جیلێکی پەروەردەی کردووە بۆ ئەوەی وڵات بەڕێوەبەریان چی بکەن لە بوارەکان لە بواری ئەکادیمیا ئیش بکە کێشەکە ئەمە نییە کێشەکەوەی تۆ گوتارێکی ڕسمیت لەناو حیزبە هەیە ئەمانە ناباتە سەرەوە ئەمانە ناباتە پەرلەمان ئەمانە ناباتە ناو مەکتەب سیاسی تەنانەت بەڵکو سێری لیستی ئەو دا کەسە بکە بۆ نمونە ناو یەکگرتووی ئیسلامیە ڕۆیوە یەکەم ناو دووهەم ناو دووە عیزەکە یەکیان 7,000 نزیکی 7,000 یەکیان 31,000 دەنگێنێت لە کۆی 186 کۆی کەرۆبزانە چەند ئێمێنێتەوە بۆ لەناو ئەو دەکەسە مەلاشی تیا جگەلەوانە یعنی خیتابێک لەناو ئیسلامیەکانە هەیە ئەگەر کەسی لێ هاتوو کەسی تەکنۆکراتی تیابی ئەم کەسە تەکنۆکراتانە فڕێاتە دەرەوە تەنانەت کەسی ڕەخنەگر گەنجی بە ئاگا لە دنیای نوێ بەردەوام ئەم خیتابە فڕێاتە دەرەوە لە شوێنەکانی ترام گەنجانە خوانە بینەوە واتە من کێشەم لەگەڵ خودی پەروەردانی لە ئێستادا کە باسی هەڵبژاردنەکەی لە ناو ئیسلامیەکان بەڵکو کێشەم لەگەڵ ئەو فلتەرایە کە ئیسلامیەکان خەڵکیان پێ گۆش کردووە پەروەردە کردووە خیتابێکی دینیە ئەم خیتابە دینیە خیتابێکی سۆزگەرایی سادەیە و تێیدا زۆربەی کات واعزە دینیەکان کە کەسی ناتەکنۆکراتن بەمانای کەلیمە تەکنۆکراتن و کەسێکی دەوڵەتداری حکومەتداری لەم چەمکانە تێناگەن ئەسڵان ئەمانە کە دەچێتە پەرلەمانەوە بێگومان کەواتە گوتارە حیزبەکە لە قەیرانێکی قوڵدا لە ناو یەکگرتووی ئیسلامیدا ئەوە لە ناو کۆمەڵی ئیسلامیدا قوڵ ڕۆچووە وازە بزوتۆی ئیسلامی بێنە کۆسەری کۆمەڵی ئیسلامی کە تۆ سێریکە یەکەم ناوی پێم وایە ناوی مەروان گەڵاڵی بوو ئەگەر غەڵەت نەبم لە پشتی پۆستەرەکەی و نووسراوە دەنگدان شاتیدانە جارێکە دەنگدان بۆعدێکی دنیایی پوختی هەیە پەیوەندی بە دنیای هەڵبژاردنەوەی پەیوەندی بە دیموکراسیەتەوە هەیە تۆ بە تعبیرەکەی ئیبن ڕوشد تەویلێکی فاسد بۆ دوو ئاەت دەکەی لە قورئانە باسی شەهادەت دەکا کە تۆ ئەی بەسی بە دەنگدانەوە ئەم قەیرانە قوڵە وا دەکات لەناو ئیسلامیەکاندا هەمیشە خیتابی سیاسی خیتابێکی پەراوێز بێ و خیتابێکی نابود بێ قەیرانێکی قوڵە کەسێکی وەکو مەولود بامرات کە مامۆستایەکی بەڕێز و ناسراوێکی خۆشەویستی خۆمە لە بەرامبەر واعیزێکدا 14 جار لەو دەنگی کەمترە ئەمە قەیرانێکی قوڵە حیزبی ئیسلامی تێدا دەژی کە یەکگرتووی ئیسلامی خۆی بە حیزبێکی ئیسلاحی دەزانێت ئەمە قەیرانێکی کاتی و تێپەڕێیان ئیسلامیەکان ناتوانن ئەمە تێپەڕێن من پێم وایە جیلێک لە ناو ئیسلامیەکانە هەیە ئەم جیلە گۆش بۆ بەم گوتارە ئەم جیلە ناتوانێت تێپەڕێنێ و ئیسلامیەکانە بێ ئەو جیلە نەوە تازەیە کە هێتە ناویانەوە گەشە دەکات فڕیان نێنە دەرەوە بەردەوام ئێستا فڕیان دێنە دەرەوە هەتاکو ئەم جیلە لەسەرەوە بێ جیلی دووەم نتوانێت جێ بەمانە چۆڵکە بەردەوام ئەم خیتابە وعزە دینیە زاڵ دەبێ و بەردەوام ئیسلامیەکان کەمینە دەبن لە کۆمەڵگەیە بۆ نمونە لە نەوە چوارێکە یەکگرتووی ئیسلامی خۆی ئەعلان کردووە بە ئاگای هەمومان پارتیویەکێتی ئەگەر یەکەم و دۆم بوو بن یەکگرتووی ئیسلامی سێم بۆ کاتە ئێستا یەکگرتووی ئیسلامی چۆتە بووە بە چوارەمیش لەم هەڵبژاردنەدا واتە خیتابی ئیسلامیەکان کە یەکگرتوو لە هەمیان معقولترە من ئەیبینم بە تعبیرێکتر زمانی پاراوترە بە تعبیرێکتر لەگەڵ باشتر ئەکرێت چاوەڕێ ئەوەی لێکی کە دەسو پەنجەی لەگەڵ دنیای نوێدا نەرمکە بەڵام ناتوانێت ئەم هێزش بیکە بۆیە خیتابی ئیسلامی بە شێوەیەکی گشتی کۆی خیتابەکە لە قەیرانێکی قوڵدایە و ناتوانێت گەشە بکە لە هیچ بوارێکی ترا جگە لە بواری دینی لێستا ئەم خیتابەی کە باس کرد ئەمە هۆکارە بۆی لە کۆمەلگایە کە زیاتر لە سەدا 90 موسڵمانە هێزێکی ئیسلامی نەتوانێت بگاتە خیتابەکە خیتابێکی تەنانەت ئیسلامی کوردەواریش نییە تۆ بڵێ لە سەداکەڵی لە سەدا 90 ئیسلامە ئەم لە سەدا 90 ئیسلامیە قەیرانی دینی نییە قەیرانی ئاینی نییە بێدین نییە ئەم کۆمەڵگەیە گرفتی حەقیقی ئەو ئەمانە نییە کاتێک ئیسلامی سیاسی دێتە پێشەوە گرفتەکانی خۆی بە نمونە بە بەهەشت و جەهەنەم دەفرۆشێتەوە بەم گەنجە بەم کەسە بەم مرۆڤە کێشەی هێزانە بە ناسنامەی ئیسلامی سیاسی زەریرەتی بوونیم هێزانە ئەگەر بتوان دیموکراتیانە مامەڵەکەن لە هەرێمی کوردستانە ناڵێم نییە
بەڵکو ململانە سیاسیەکان لە هەرێمی کوردستان کردوانە دیموکراتیانە مامەڵە کردو دیموکراتیان لە بەرەوەی هەمیشە لەسەرەوە نەبوون واتە هەمیشە هێزی یەکەم و دووەم نەبوون واتە باڵەدەست نەبوون بۆیە هەمیشە هێزی خواردتر داوای دیموکراسی داوای ئاشتی دوایی پێکەوە ژیان دەکات بۆیە لە نەتیجە ئاسایی ئەگە چاوەڕێ ئەمە لێکەین بەڵام چوونە سەر دەسەڵات شتێکی ترە چوونە سەر دەسەڵات چیەکەن ئیسلامیەکان والله لكل حادث حديث با ئێستەیەوە بانگشەی پێکەوە ژیانەکەن بەڵێ ئەگەر هێزە ئیسلامیەکان توانیان بگەنە دەسەڵات بەڵێ بەم شێوەی ئێستا مێننەوە هەر بانگشەی پێکەوە ژیانەکەن بانگشەی ڕێزگرتن لە یەکترەکەن من ئەڵێم ئەگەر ئێمە دوو نمونەم لە بەرچاوە یەکیشیان کاتێک نەجمەدین ئەربەکان لە تورکیا وەکو ئیسلامی سەیریکەین کە فشاریان قسە سەری کە جێیش وای لێ کرد زەختی لێ کرد نەیوت لەسەر کورسی لا ناچم وڵات بەرەو قەیرانە بم ڕێک ئینسیحابی کرد و وازی هێنا ئێستش کە ئەبینی لە 6 ئینتیخاباتی یەک لە دواییەکە ئیخوان مسلمین لە میسرە لە هەڵبژاردننی پەرلەمانە لە هەڵبژاردننی دەستورە لە هەڵبژاردننی سەرۆک کۆمارە لە هەڵبژاردننی مەجلیسی شورا لەمانە یەک لە دوای یەک سەرکەوتووە بێ کاتێک ئەلمانیەکان کە ئیدعای دیموکراسیەت و ئازادی و فرەڕایی و مافی مرۆڤیشەکەن ئەزانن لە هەر بوارێکە بڕۆن بەرامبەر ئیسلامیەکان و ئیخوان مسلمین شکستێنن ئللا زانیان ئەم یاریە بۆیان ناچێتە سەر لەبەر ئەوە ئەگەر بە هەڵبژاردن بێ ئەوە 6 هەڵبژاردنمان تاقی کردەوە لە هەر 6 هەڵبژاردنەکەی دۆڕین مەجبور بە ئینقلاب ئەو پیاوە هەر ئێستا کەس نازانێت چی لێ هاتووە و وڵاتیان بەرە ئەو قەیرانە بردووە کەواتە ئەوە خەڵکی ترە لە خۆی ئەترسێ لە ئێستای لە داهاتوی خۆی ترسێت چونکە داهاتوو بۆ ئیسلامە داهاتوو بۆ مسلمانانە داهاتوو بۆ پرۆژەی ئیسلامیە بە شەرتێک مسلمانان بە شەرتێک ئەو کەسانەی ڕیادەی کاری ئیسلامیەکەن سونەنە خواییەکان بەڕێبەرن وەکو کاک بەهەمەنی ئیشارەتی پێکرد خیتابەکانیان بجوێزنەوە بتوانن خاوەنی پرۆژە بن لا ئێمە نەک ئیسلامیەکان ئەمەکانی ترش خاوەنی پرۆژە نین بەڕاستی ئەوانی مەسەڵەن ئێستا لە ئەوروپا نەخێر لە تورکیا لە ئەمریکا خەڵک دەنگایە بەچی خەڵک دەنگایە بە ئایدۆلۆژیا خەڵک دەنگایە بە یەکێک بڵێ زەریبۆ لەسەر کەمەکەمەوە دەنیاتێ خەڵک بڵێ بیمەی کۆمەڵایەتی یا بیمەی تەندروستی بۆ زیاکەم دەنیاتێ خەڵک بڵێ ژینگە و بۆ پارێزم دەنیاتێ خەڵک بڵێ ڕێژەی بێکاری بۆ کەمەکەمەوە دەنیاتێ ئیتر حتا بەلاشی ئەو مهم نیە ئەمریکا قودرەتێکی گەورەیە لە عالەما زۆر بەلای ئەو مهم نییە مهم وەیە خەڵک ئەمڕۆ کاتری حزبێکی کاکتا حزبەکەی تۆ بۆ ئەمە ناکە حزبەکەی من ئیش لەسەر ئەمەکە مەجا یعنی لە چەند ساڵی ڕابردووە با من پێت بڵێم یعنی ئێمە ئیشێک ئەەکەین بەڕاستی ئیشێکی زۆر مهمە با من پێت بڵێم ینی یەکگرتووی ئیسلامی کوردستان بە شێوەیەکی تایبەتی خەریکی پێگەیاندنی ئینسانی باشە ئەگەر یەکگرتووی ئیسلامی کوردستان بڕۆ لە کاک حاکم قار کە ئاسایشی گشتیە لە کاک مەسرور بارزانی کە لە دەستگای پاراستنە ینی ئەمان لیان پرسە لە ئاسایش و لە پاراستن و لە دژە تیرۆر و نازانم لەمانە بپرسە بڵێ زەحمن نەبێ ناوی ئەندامی یەکگرتووی ئیسلامی کوردستانم بەرێ لە ساڵی 94ەوە هەتاکو 2013 جاسوسیان کردی بێت تیرۆریستیان کردی بێت تلیاکیان هێنا بێ پیاویان کوشتی بێ دزیەکیان کردی بێ خیانەتێکیان کردی بێ دەستێکی بێگانیان هێنا بێ شەڕێکیان کردی بێ باشە بەڵام کە دروستە بێ حزب دێتە پرۆسی سیاسی و ئامانجی گەیشتنە بەدەسەڵات باشە یەکگرتووی ئیسلامی لەو کاتەوە هاتووە تا ئێستا بۆ نەیتوانێت لەم کۆمەڵگەیە کە لە سەدا زیاتر لە سەدا 90 مسلمانە ڕێژەی سەدا بگاتە سەدا 25 سەرجەم هێزە ئیسلامیەکان بگەنە سەدا 25 وەکو عەرزم کردی گەشەی حیزبی ئیسلامی گەشەیەکی لاوازە لەبەر ئەوەی ئیشی بنیاتنانە لە کاتێکا بەرامبەر خەریکی ئیشی تێکدانە شاعیرەکە ئەڵێ مەتا یەبلغ البنیان یوما تەمامه إذا كنت تبنيه وغيرك يهدم ئەوان خەریکی تێکدانن ئەگەر لە وڵاتەیە تەنیا ئیسلامیەکان لە خەمی وڵاتان نەخێر من ئەڵێم لە خەمی پێگەیاندنی ئینسانی چاک و ساڵحان کە حتا لایەنەکانی تریش پەنا ئەبەنە بەر ئەندامانی یەکگرتووی ئیسلامی کوردستان و ئەیان هێنە پێشەوە و ئەنکەن بە ئولگۆیەکی خۆیان و نمونەیەکی خۆیان و پێشکەشی خەڵکی ئەکەن ئەمە چییە ئەمە ئیفتیخارێکە سبەینێ وڵات بەم ئینسانە باشانە ئەڕوا بڕێەوە ئێستا مامۆسا ئیشارەتی کرد بە نقطەیەک کە بڵێ لە وڵاتی ئێمە لە کوردستانە کێشەی باوەڕداری بێ باوەڕیمان نییە ئێمە خەڵک بانگ ناکەین بڵین ئادەی بڵێ ئەشهەدو ئەن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله بەڵام کێشەی ئێمە کێشەی گەندەڵیە هەموو
هەموو بەرپرسەکان اعتراف بەوە ئەکەن گەندەڵی دارایی گەندەڵی ئەخلاقی گەندەڵی سیاسی گەندەڵی کۆمەڵایەتی ئەمانە وڵاتی تووشی وەکو شێرپەنجەیە کردووە ئەمەش سەرنجامەکەی چییە؟ سەرئەنجامی نەبوونی ئینسانی پەروەردەکرا و ئینسانی داڕێژرا و بەعقیدەیەکی یەکگرتوو دەتوانێت کوردستان لەم گەندەڵی کە تۆ باسێکی تێپەڕ دەرباز بکات؟ ئێمە ئازانی چۆنە بڕوامان بە گەمە دیموکراسیەکە هەیە یعنی باشترین ڕێگا تەبان حیزبی ئیسلامی ئەبێ هەدەفی گەیشتن بەدەسەڵات بێ ئەمە مسلمە لای هەمومان وە لە ناویشانە یەکگرتووی ئیسلامی کوردستان کە ئیشێکی سیاسیەکە کار بۆ ئەوە کا بگاتە دەسەڵات لە ڕێی دەسەڵاتەوە بۆچی بۆ ئەوەی ئەو تااقاتانی کەوا هەیەی ئەو هەزاران کەسی کەوا پەروەردە کردووە سبەینە پێشکەشی خەڵکی بکە بۆ ئەوەی بڵێ کاکە ئێمەش ئەم خەڵکانەمان پەروەردە کردووە ئادەی وەزارەتێکمان بنێ بەڵام نەک دەستمان ئاوا ببەستنەوە بڵێن کاکە ئێستا لە ناو نەک یەکگرتوویە کە ژێرچەپۆکەیە و نایڵن سەر هەڵبڕێ یەکێتیە کە نیوەی کوردستانی بەدەسە کاک باعث تاالبانی کە وەزیری داراییە بە ئاشکراڵێ من نازانم معاشی سەرۆکی هەرێم چەنە ئێمە قەت وەزارەتێکی وامان ناوێ بەڕاستی کاتێک ئێمە ئەتوانین تواناکانی خۆمان دەرخین کە بوارمان بۆ بڕەخسێ ئەو کاتە میلەت ئەزانێ یەکگرتووی ئیسلامی کوردستان چۆن دەستێکی ئەمینە با من پێت بڵێم لە کاتی کۆکردنەوەی یارمەتی بۆ ئاوارەکانی ڕۆژئاوا لە ماوەیەکی کەمە بە پارە 1 ملیار دینار گەیشتە کەناڵی سپێدا 225 ترێلە کەلوپەلی پاک و تازە گەیشتە سپێدا ئەمە چییە؟ ئەمە بەڵگەی ئەوەی خەڵک متمانەی لە ناحی ئەخلاقیەوە هەیە بە ئێوەیە بۆ دەنگەکانتان لە 2010 ئەم پرسیارەیە کەمەکە ئاجاسەریکە باسەکە ئەوەیە کەمی کردووە بەڵام کەمکردنەکە نیسبیە زۆریش کەمی نەکردووە بەڵام کەمی کردووە من اعترافەکەم کەمی کردووە ئەرەوەڵا دەنگەکانمان کەمی کردووە ئەگەرچی کەمکردنەکە ئەگەر تۆ سێریکە خۆبا من یەک دوو ڕقەمت پێ بڵێم بۆی کە ئێمە ئەسڵی بەرنامەکەمان لەسەر دەنگدانەکە بوو یعنی من پێت ئەڵێم لە ساڵی لە انتخاباتی هەڵبژاردننی پێشوە بۆ پەرلەمانی کوردستان ئەو کاتانە لێرە من شتێک بڵێم کە باسی هەڵبژاردنەکەین ژنێکە بۆی و من و غەزالی خۆیشکم 6 شومان کردووە غەزالیش فەقیرە 1 شووی کردبوو ئەم 5 شووی کرد و ئا تێکەڵ یە کرد مشکیلەی هەڵبژاردننی ئەمجارە چییە؟ ئەزانی چییە؟ لە 92 کە گرتو ئەو کاتە خۆی ئەلان نەکرد و بە ناوی ئیسلامی سربەخۆ لەگەڵ حیزبێکی بە قووەت ئەو کاتە سەردەمە هەبوو بە ناوی بزوتنەوەی ئیسلامی لیستێکیان دروست کرد بە ناوی لیستی ئیسلامی بەشداریان کرد تقریبا 45,000 دەنگیان هێنا ئەو کاتە وازەح نەبوو ئەم 45,000 چەنی هی یەکگرتووی ئەو کاتەیە چەنیشی بزوتنەوە سەریکە ئاماری دروستمان لەبەردەسایە ساڵی 2002 گرتو بەجیا بەشداری هەڵبژاردننی پەرلەمانی عێراقی کردو 214,222 دەنگ هێناوە ئەم ساڵش بەجیا بەشداری هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانی کردو 186,000 دەنگی بەدەستێناوە کاکە با من چوارپەلێک قسەکەم با لە عەرز تۆ سێریکە یعنی لەوە دەنگەکان تێکەڵ بوو لە دوای ئەوە پەرلەمانی کوردستان 13 ساڵ عمری کرد 13 ساڵ ئەبوایە ناوی کوردستانم چۆتە مۆسیقی گینیسەوە چونکە پەرلەمانیە لە دنیا 13 ساڵ عمری درێژ بێ اینجا هاتن لە ساڵی 2005 بەیەکەوە یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەو کاتە نۆ کورسی بەرکەوت و جاریشکە کوردستان هینیان پەرلەمانیان دروست کردەوە لە 2009 کە هەڵبژاردنەکە کراوە دیسانەوە شتەکان وازح نەبوو یەکێتی و پارتی بە لیستی کوردستانی دوو نمونەمان لە هەڵبژاردننی لیستی 4 لیستەکە یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی سۆشیالیست لەگەڵ زەحمەتکێش ئەمانە 240,000 دەنگیان هێناوە 240,000 دەنگ ئێستاینەوە بۆ هەڵبژاردننی ئەم جارە کە بەجیا دابەزین تۆ سێریکە بە 4 حیزب 240,000 دەنگی هێناوە لە کاتێکە هەر ئێستا هەردوو حیزبەکە بەس یەکگرتوو کۆمەڵ سیرکەی یەکگرتوو 186,000 هێناوە کوژە نافتەڵی کۆمەڵیش 118,000 هێناوە بزوتنەوەش 12,834 دەنگ هێناوە ئەما کاتە 328,000 دەنگ یعنی دەنگەکە ئەگەر ئەم دەنگی هەڵبژاردنە یەکسان بەراوردیکەن بە دەنگی ڕابردوو ئەوە دەنگەکە زیایی کردووە ئەگەر وەکو کورسی سەیریکەین زیایی کردووە بەڵام آخر هەڵبژاردن ئەو هەڵبژاردنەیە کە جەناب هەڵبژاردننی بەغایە کە 214,000 بەراوردی دوایین هەڵبژاردن هێزە ئیسلامیەکان دەنگی کەمی کردو دێنەوە سەر گفتوگۆکەمان دوای ناوبڕێکی کورد و بەردەوامی لەگەڵتان